سەبارەت بە بانگەشەکانیان هەروەها گرنگی ئەو هاوپەیمانێتی کە هیانە بە شێوەیەکی گشتی کە زۆر بەڕێز پەروین فاتیحمان لەگەڵا بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە. خاتوو پەروین سڵاو لێبێت، بەیانیت باش؟ سڵاوتان. خاتوو پەروین ئەگەر گوێبیستی دەنگی ئێمەی سڵاوت لێبێ. سڵاو لە جەنابتانم، کاتتان باش، بەیانیتان باش ئازیزان. زۆر سواز بۆ ئامادەبوونت. خاتوو پەروین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین با بزانین هەر لە بانگەشەکەەوە پلان و بەرنامەتان چۆنە بۆ بانگەشە کە ئەمڕۆ دووەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنناکە وەکەزانی دوێنێ بە شێوەیەکی زۆر هێمنانە بانگەشەکە بەڕێوە چوو. ئێوە هەر لەسەر ئەم شێوازی هێمنیانە و هەروەها مەدەنیانە بەردەوامە بن و چۆن پەرەی پێدەن. سەرەتا سوپاسدانەکەم بۆ گرنگیدانتان بە کەیسی هەڵبژاردن لە شاری کەرکووکی خۆشەویست. دیارە لە هەموو دنیاە وایە کە بانگەشەی هەڵبژاردن کە دەست پێ ئەکات دەبێ پلان و بەرنامە سازیەکی جوانت هەبێ بۆ ئەوی بتوانی زۆرترین دەنگدەر بۆ لای خۆت ڕابکێشی. ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لیستی ژمارە 142 لە سەرەتای دەستپێکردنمان لە دوێنەوە بۆ بانگەشەکان بە شێوەیەکی مەدەنیانە هەوڵی ئەوەمانداوە بە ئارامی دەستپێکی بانگەشەکەمان بکەین و خۆشببختانە هەر لە پێرێشەوەوە کە دەستمان پێ کردووە هیچ شتێکی نەخوازراو نەبووە و بە شێوەیەکی پلاندا ڕێژرا و کارەکانی خۆمان ئەنجام داوە. سەرەتا ئێمە بانگەشتەکەمان زیاتر بۆ سەرکەوتنی لیستەکەمانە، دواتر دێنە سەر تاکی لیستەکە و هەر کاندیدێک بۆ خۆی دەتوانێت بانگەشەی خۆی بکە. ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە سەرەتا سەرکەوتنی لیستی ژمارە 142 لەبەرەوەی ئەو لیستەیە کە هاوپەیمانیەتێکی تێدا دروست بووە بە ناوی لیستی هێز و ئیرادەی کەرکووکیەکان. بۆیە ئەم ناوەی پێبەخشراوە لەبەر ئەوەی کە ئەم لیستە سەرەتا هاوپەیمانە لەگەڵ برایانی حزبی شیوعیە و دواتریش لیستەکەمان لیستێکی تۆکمە و بە ئەزمون و خەڵکی بە ئەزمموی تایە و لیستەکە کەسانی ئەزموندار لە بواری ئیدارەی تێدایە و ژمارەیە 30 کاندیدا کە دەتوانرێت بە ئاسوودەی و بە ئارەزومەندانە دەنگ بدرێ بۆ کاندیدەکانی ناو ئەم لیستەیە کە لیستێکە پڕە لە پسپۆری جیاواز و پڕە لە ئەزمموی جیاواز و پڕە لە کەسایەتی و نوخبەی باشی شاری کەرکووکی خۆشەویست. خاتوو پەروین هەڵبەتە وەک ئاگادارین هەڵبژاردن بۆ تەواوی پارێزگاکانی عێراق گرنگی خۆی و لە نێویشیاندا بە تایبەتی ئەو پارێزگایانەی کە کێشەی تێدایە و پارێزگایەکی کەرکووک گرنگی ئەم هەڵبژاردنە بۆ ئەو پارێزگایانی کە کێشە لە سەرن و کێشیان تێدایە لە چیدا دەیبیننەوە؟ بەڵێ، سەرەتا ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ساڵی 2005ەوە یەک بۆ یەک جار کە 2005 ئەنجام درا، زیاتر لە 15 ساڵە ئەنجومەنی پارێزگاکان سڕ کراوە و نەماوە. ئەمەش کێشەی زۆری دروست کردووە لەسەر ئاستی سەرجەم پارێزگاکان و بە تایبەتی کەرکووک. بەنسبەت کەرکووکەوە بۆ خۆتان ئەزانن چەمکی سراعەکان و ململانە سیاسیەکان لە کەرکووکایە. بۆیە ئێمە ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی چارە نووساز دەزانین لە کەرکووک، لەبەرەوەی لە ڕابردووە دەیان کێشە و گرفت و ململانەی سیاسی تێدا بووە و ئەم هەڵبژاردنە بۆ ئێمە جارێکی کە ناساندنی کوردستانی بوونی کەرکووکە، واتە ناسنامەی کوردبوون و کوردستانی بوونی کەرکووک یەک لاکرێتەوە. کاتێک ئێمە ئەڵێن کەرکووک کوردستانیە، کەرکووک زۆرینەی لە نەتەوەی کووردە، دەبێ ئێمە بە دەنگ و ڕەنگی خۆمان ئەم ڕاستیە بسەلمێنین بۆ هەموو جیهان، بۆ هەموو عێراقیان، بۆ هەموو کەرکووچیان کە ئێمە زۆرینەی لەم شارە و لە ئێستایە پارێزگایەک بە زۆر بەسەرمانە سەپێنراوە و هەموو
هەموو ئەرکەکانی کە تایبەتە بە نەتەوەی عەرب بۆ خۆی بەرجەستەی کردووە و نەتەوەی کوردی مافەکانی پێشێل کردووە. باشە. خانۆ کە زانین دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری ساڵی 2017 کە بەهۆی ڕیفراندۆمەوە هاتە پێشەوە کورد چەندین ناوچەی لەو مانتیقانە لە دەستدا. ئێ وەک هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە چۆن کار لەسەرەوەکەن کە و ناوچانە دووبارە وەربگرنەوە؟ بەڵێ لە ئەولەتی کارەکەمان وەکو ئاماژەم پێدا کە تۆ زۆرینەی دەنگ بەدەستبێنی واتە زۆرینەی کورسیەکان بەدەستێنی. کاتێک کە تۆ توانیت ئەم کورسیانە بەدەستبێنی کەواتە دەنگی زۆرینەی خەڵکی کەرکووکن و ئەتوانی داکۆکی لە مافەڕاوەکانی خەڵکی کەرکووک بکەیت. ئەویش لە ڕێگەی دەنگدانەوە. ئێمە لە ڕابردووە وەکو جەنابەت ئاماژێت پێدا کە زۆرینەی خاکی کەرکووکمان لە دەستداوە لە ناوچە دابڕاوەکان. ئەمەش شکستێکی تری حکومڕانی ئەو بڵێ عینادیە و ئەو زۆرە ملێ ئەنجامدانی ڕیفراندۆم کەوای کرد کەرکووک بەم عقارە بڕوات و زۆربەی شتەکان لە دەست بدا. ئێمە تەنها خاکمان لە دەست نەداوە دەیان ڕۆژانە دەیان گرفتمانە بێ لە پۆستەکان ئەو پۆستانی کە لە لای کووردە تا ئێستاکە چەندین پۆست لە کورد وەرگیراوەتەوە و لە شوێنی عەرەب و تورکماندانراوە. دیارە ئەمەش دیسانەوە سیاسەتێکی چەوتی ئەو تاکانەیە کە لە ئێستایە حکمی کەرکووکەکەن کە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆحی پێکەوە ژیان کاری کردووە و یەکێ لە دروشمە سەرەکیەکانی ئێمە ئەوەیە لە شاری کەرکووک کە یەکتری قبولکردنە کە دەبێت لە ژێر چەتری پێکەوە ژیانە کار بکەین. چۆن لە ڕابردوو ڕەوانشاد ناوی ناوە کەرکووک چەپکە گوڵەکەیە بە هەموو ڕنگ و بۆنێکەوە تێدا وجودی هەیە و ئێمە ئەمانەوێ ئەو بەرنامەیە بچەسپێنین لە ڕێگەی ئەوەی کە لایکەم ئێمە ناڵێن بە ئیلا زۆرینە ئەبێ کورد بێ بەڵام دەبێت پێش دۆخەکانی ئەم دواییە کورد زۆری نەبووە لەم شارە دەتوانین جارێکی کە ئەو دەنگە بەدەستبێنینەوە بە چوونمان بۆ سەنووقەکانی دەنگدان و وە دەنگی خۆمان لە نزیکەوە بدەین بەو کەسانەی کە خۆی کاندید کردووە لە لیستەکە. باشە خات و پەروین هەروەک ئاگادارین با بڵێن هاوڵاتیانی کورد لە کەرکووک جا کاسبکاران بێت مامۆستایان بێت و جوتیاران بێت خوێنکاران بێت مافەکانیان لەژێر هەندێک پاساودا پێشێل کراوە چۆن کار دەکەن بۆ گەڕانەوەی مافەکانی کوردانی کەرکووک یاخود ئەم هەڵبژاردنە چۆن ئەم دەرفەتەتان پێدەبەخشێت؟ بەڵێ کاتێ تۆ لە ئێستاە لە پارێزگای کەرکووک وجودت نییە واتە وەکو تاکێک لەوێ نیت کە بتانی داکۆکیارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کەرکووک بی ناتوانی هیچ بکەیت لە هەر شوێنێک کە تۆ دەسەڵاتت نەبوو کەواتە ناتوانی وەکو پێویست خزمەتی هاوڵاتیان بکەیت. ئێمە لە کەرکووک لە ئێستاە لە پارێزگا بوونمان نییە لەناو ئەو پارێزگایە کە ڕۆژانە دەیان بڕیار ئەدات پارێزگای کەرکووک هیچ حسابێکی بۆ کورد نەکردووە بەڵام لە ڕێگەی ئەم دەنگدانە جارێکی تر کە تۆ زیاتر لە 8 کورسی 9 کورسی بەدەستێنا لە ئەنجومەنێکە کە خۆی 16 کورسیە بە کۆتاکانەوە واتە تۆ ئەتوانی هەر شتێک بێتە ئەو ئەنجومەنە لە ڕێگەی دەنگدانەوە مافی خۆت بەدەستبێنی. ئێمە لە ڕابردووە 17,000 کەس تەعینات کراوە دامەزراندن لە شاری کەرکووک تەنها 2500 کوردی تیا بووە. ئەمە نەحەقیەکە کە ڕۆژانە ئەکرێت و ئەوە بینن بە چاوی خۆتان ڕۆژانە هێزە ئەمنیەکان هەڵە کوتێتە سەر هەندێک گەڕە کە پێڵێن بە تەجاوزە یان هەندێک زەوی جوتیارەکانمان ئەمانە هەمووی ئێمە ئەتوانین ئەم کەیسانە لەکوێ یەکلابی بکەینەوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بۆیە
ئەم ئەنجومەنە گرنگیەکی زۆری هەیە. ئەم ئەنجومەنە زۆر زەڕورترە لە پەرلەمانی عێراقا، لەبەرەوەی لە پەرلەمان ناتوانی بە محاسەسەی حیزبی بێ بە لێخۆشبوون بۆ هەندێک کەس جاری وا هەیە دەنگە هێنێ دەنگ ناهێنێ، بەڵام لێرە لە کەرکووک دەنگدانە لەسەر دامەزراندن، دەنگدانە لەسەر گەیاندنی خزمەتگوزاری بۆ گەڕەکە کوردیەکان، دەنگدانە لەسەر دابەشکردنی پۆستەکان بەسەر نەتەوەی کووردا. یعنی هەموو ئەو شتانەی کە هەیە دەنگدانە لەسەرەوەی ئەو زەویانە هیچ کە قبوڵی ئەوە نییە جوتیاری کورد بیکێڵێ و جوتیاری عەرەب بەروبوومەکەی بۆ خۆی بەرە. ئەمانە ئەم هەموو کەیسە لە ئەتوانین لە ئەنجومەنی پارێزگا ئەم کەیسانەی یەکلا بکەینەوە و جارێکی کە معادلەی کوردبوون و کوردستانی بوونی کەرکووک بپارێزین. بەڵێ باشە، کەواتە پەروین خان لە کۆی هەموو ئەوانەی کە بەڕێستان باستان کرد دەتوانین بڵین چۆن وا لە خەڵک و هاوڵاتیان بکەین کە لە گرنگی ئەم هەڵبژارنە تێبگەن، چونکە ئەمە کێبڕکەی کورد و کورد نییە، کێبڕکەی کورد و عەرەب و تورکمانە. چۆن وا لە هاوڵاتیان بکەین کە لە گرنگی هەڵبژارنەکە تێبگەن و وەدەنگ بدەن. من وەکو هاوڵاتیەکی کەرکووچیەکان زۆر لەمە زیاتر نەهامەتیان بەسەر هاتووە، زۆر جار شکستیان بەدەستێناوە و جارێکی کە لەسەر قاچەکانی خۆیان هەستاونەتەوە. من ئەمە ڕائەبینم لە کەرکووچیەکان زۆر دڵسۆزن. من لە ناو شەریحەیەکەم کە خۆم بەڕێوبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردیم کە مامۆستایانمان زیاتر لە 9,000 مامۆستایە کە لە کەرکووکە دەوامەکەن، لە ئێستایە وەکو هاوڵاتیانی کوردستان موچە وەرئەگرن، لەگەڵ ئەوەشە بە دڵسۆزی خۆیان هەمیشە ویستیویانە خزمەتی پرۆسەکە بکەن بێگیۆدان بەوەی کە موچەی وەرنەگرتووە. کەرکووچی وەکو تاکی کەرکووک وەکو کەرکووچیان زۆر دڵسۆزن. من ئومێدیان لێکەم و هەر ئەوەشیان لێ چاوەڕوانەکەم کە ڕۆژی دەنگدان بچن دەنگی خۆیان بدەن، لەبەرەوەی ئەم دەنگدانە یەکلاکردنەوەی کەیسی کووردە لە کەرکووک. یعنی ئێمە لە ڕابردوو دەیان ڕژێمی خراپمان بینیوە لە کەرکووک، بەرەوڕووی تەرحیل و تەبعیس و ڕاونان و سجنکردن و زیندانی کراوین. ئەم کەیسە جارێکی کە نابێت دووبارە بێتەوە. بەچی دووبارە نابێتەوە؟ بە دەنگەکانمان کە جارێکی کە بیسەلمێنین کە ئێمە لە نەتەوەی کوردین و لەم شارە بوونمان هەیە، بۆی بتوانین ئەوەی لە ڕابردوو لە دەستمان داوە جارێکی کە بەدەستی بێنین. بەڵێ زۆر باشە، زۆر سپاس بۆ زۆر پەڕێز پەروین فاتح کاندیدی یەکێتی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک. سپاس بۆ ئەوەی کە ئەم بەیانیە لەگەڵمان نبووی، دوا کۆمەڵێک زانیاری زۆرت بدەین. سپاس بۆ بەڕێستان.